بینەرانی عزیز و خۆشەویستی ڕۆژهەڵاتی سڵاوتان لەبێ دەم کاتەوە هەموو کاتێکتان باش بە بەرنامەیەکی دیکەی تەوارەکان لە خزمەتی بینەرانی بەڕێستین. تەوەری ئەم جارەی بەرنامەی تەوارەکانیش باسێکی تایبەتە لەسەر ژنانی ڕۆژنامەنووسی ئێران و گوشارەکان لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە. سەرەتا گرنگترین هەواڵەکان دەبیستین سەبارەت بە دەست بەسەرکردنی ژنانی ڕۆژنامەنووس لە ئێرە. هێرشی مورتەزا تەڵایی بۆ سەر ڕۆژنامەنووسێکی ژن لە ئێران. بەپێی هەواڵە ناوخۆییەکان ڕۆژی سێشەممەی ڕابردوو چواردەی گەلاوێژ لە دوای قسە و باسەکان سەبارەت بە جیاکردنەوەی ڕەگەزی لە شاری تاران، مورتەزا تەڵایی جێگری شورای شاری تاران بۆ سلماندنی غیرەتی دینی خۆی هێرشی کردە سەر ڕۆژنامەنووسێکی ژن لەو کۆبوونەوەیەدا. مورتەزا تەڵایی کە پێشووتر سەرۆکی پۆلیسی شاری تاران بووە، ستاکە یەکێک لە لایەنگەرانی گەڵاڵەی جیاکردنەوەی ڕەگەزیە کە لەلایەن قالیباف شارەداری تاران ماوەیەکە هاتووەتە ئاراوە. تەڵایی لە کاتی گفتوگودا لەگەڵ ڕۆژنامەنووسێکی ژن ڕۆژنامەی شەرق ڕاگەیاندووە کە ئێوە تەنیا بۆ سیاسەتی بڵاوکراوەکەتان حازرن پێ بە کەرامەتی خۆتاندا بنێن و هەروەها لەم درێژەدا ڕوو بە ڕۆژنامەنووسە کچەکە لەو پەڕی تووڕەییدا وتوویەتی من وەک پیاوێک غیرەتم ڕێگە نادات تۆ کە وەک کچی من وایت بتخەمە ناو کۆمەڵێک پیا و لەسەر کار تاکو و سەیرت بکەن. گەڵاڵەی جیاکردنەوەی ڕەگەزی ماوەیەک لەوە پێش لەلایەن قالیباف شارەداری تاران هاتووەتە ئاراوە. باسی لەوە کردووە کە نابێت لە شوێنی کاردا ژنان و پیاوان پێکەوە لە ڕۆژێکدا کار بکەن و ئەم گەڵاڵەیە تا ئێستا کە بۆتە هۆی ململانێ و مشتومڕی زۆر لەلایەن نەیاران و لایەنگرانی. کارناسی ڕێکخراوەی نێودەوڵەتی ڕەخنە لە دەست بەسەرکردنی ڕۆژنامەوانان لە ئێران دەگرن. بەپێی هەواڵەکان ئەحمەد شەهید لەو ڕاگەیاندنا وتوویەتی دادگاییکردنی تاکەکان تەنیا بەهۆی دەربڕێنی ڕوانگە جیاوازەکانیان سیاسەتێکی بە تەواوەتی نایاساییە. بە وتەی ئەو کارناسەی مافی مرۆڤی ڕێکخراوەی نەتەوە یەکگرتووەکان لە ماوەی 2 مانگ و نیوی ڕابردوو لانیکەم 36 ڕۆژنامەوان چالاکی ئینتەرنەتی دەرهێنەر و نووسەر بەهۆی وتارنووسی یان دەربڕێنی ڕوانگە جیاوازەکانیان خۆیان لە ئێران دەست بەسەر بانگهێش یان مەحکوم کراون. لە کەسانێکی دیکە کە لەو ڕاگەیاندنا ئاماژەی پێکراوە ئەرژەنگ داودی زیندانی سیاسی و نووسەر کە لەم دوایانەدا بە تۆمەتی محاربە حکمی ئەعدامی بەسەردا سەپاوە. ئەحمەد شەهید و کارناسی ڕێکخراوەی نەتەوە یەکگرتووەکان دەڵێن کەسانێک یان ڕۆژنامەوانێک کە لە مافی خۆیان بۆ دەربڕێنی ڕوانگە و بۆ چوونەکانیان کەڵک وەردەگرن دەبێت پشتیوانی بکرێن نەک بخرێنە ژێر چاوەدێری و کنترۆڵەوە. ساجدە عەرەب سورخی لە تازەترینی ئەو هەواڵانە ساجدە عەرەب سورخی ڕۆژنامەنووسی ڕەخنەگەری ژن بۆ تێپەڕاندنی حکومەکەی ڕۆژی چوارشەممە 25 پوشبەر خۆی بە زیندانی ئەڤین ناساند. وەک لە هەواڵەکە باسی کردووە تاوانی ئەم ڕۆژنامەنووسە پرۆپاگەندە دژی نزام ڕاگەیاندراوە. مەرزیە ڕەسووڵی گردنی ئەم ڕۆژنامەنووسە لە کاتێکدایە کە مەرزیە ڕەسووڵی ڕۆژنامەنووس لە لاپەڕەی فەیسبووکەکەی خۆیدا ڕایگەیاندووە کە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی زیندانی ئەڤینەوە ئاگادار کراوەتەوە ڕۆژی سێشەممە 7 پوشبەر بۆ تێپەڕاندنی حکومەکەی کە 2 ساڵ زیندان و لێدانی 50,000 بە شەلاق خۆی بە زیندانی ئەڤین بناسێنێت. ڕەحانە تەباتەبایی هەر سەبارەت بە گرتنی ڕۆژنامەنووسان و بەپێی هەواڵی هێرانە ڕۆژی شەممە 31 جۆزەدان ڕێحانە تەباتەبایی ڕۆژنامەنووس کە بە تۆمەتی پرۆپاگەندە دژی ڕژیم بۆ دادسەرای ئێڤین بانکرابوو ڕاستەوخۆ بۆ زیندانی ئێڤین گوازرایەوە. وەک لە هەواڵەکەدا هاتووە ئەم ڕۆژنامەنووسە بەهۆی پێشووتر حکمی 2 ساڵ زیندان بۆ بڕابووەوە ڕاپێکی زیندان کراوە. جێگەی ئاماژەیە ناوبرا و پێشووتر لە گۆڤارەکانی چلچراغ و ئێرانی فەردا، هەواڵنێری سینا، ڕۆژنامەکانی فەرهێختگان، کەلیمەی سەبز، بەهار و شەرق چالاکی کردووە. سەبا ئازەرپەیک هەر لە درێژەی گوشار بۆ سەر ژنانی ڕۆژنامەنووس ڕێکەوتی 7 جۆزەدان کە سەبا ئازەرپەیک ڕۆژنامەنووس لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و پاش 40 ڕۆژ دەست بەسەرکردن ڕێگەیان پێدا لەگەڵ بنەماڵەکەی قسە بکات. سەبا ئازەرپەیک لە ساڵی 91 هەتاوی هاوکات لەگەڵ ژمارەیەکی دیکە لە ڕۆژنامەنووسان لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر کراو. هێزە ئەمنیەتیەکان لەو کاتەدا لە برای ناوبراویان داوە.
ئەم ڕۆژنامەنووسە کە لە حەوتونامەی تجارەتی فەردا و ڕۆژنامەی ئێعتماد کار دەکات لە کاتی هەڵبژاردنەکانی خۆلی دەهەمی سەرۆکۆماری پێشێلکاری و لێدان و سوکایەتیەکانی هێزە ئەمنیەتەکانی بڵاو کردەوە و ئەمەش بووە هۆی ئەوەی هێزە ئەمنیەتەکان دواتر لە دژی سکاڵا تۆمار بکەن و دەست بەسەری بکەن. گرتن و لەبەندکردن و لە هەمان حاڵدا گوشارهێنان بۆ سەر ژنان لە ئێران شتێکی تازەنیە و بە درێژایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ژنان و کۆماری ئیسلامی لە ململانێدا بوون. بنەماکانی ویلایەتی فەقیه و حاکمانی باڵادەستی ئەم ڕژیمە لە ماوەی زیاتر لە 30 ساڵدا کەڵکەن لە هەموو جۆرە ئەمرازێکی دەسەڵات وەرگرتووە بۆ دژایەتی ژنان و بربەستدانان لە بەرامبەر هەر هەوڵێکی ژنانی تێکۆشەری ئێرانی. هەر لەو پەیوەندیەدا و توێژێکمان کردووە لەگەڵ ئەنوەر ئەسەدزادە چالاکی سیاسی و ڕۆژنامەنووس وەگەکەم پرسیاریش هۆکاری گوشار و هەڕەشە و دەست بەسەرکردنی چالاکانی فەرهەنگی ڕۆژنامەنووسان و وێبلاگنووسانی ژن لە ئێران چییە؟ پێم وایە بە وەڵامدانەوە بەوەی کە بتوانین هەموو لایەن و جوانبی مەسەلەکە بە وردی لێک بدەینەوە پێویستە ئاوڕێکی کورد لە ڕابطە لەگەڵ سیاسەتەکانی زیاتر لە 30 ساڵەی کۆماری ئیسلامی بەنسبەت مەسایلی ژنان و بەتایبەت بەنسبەت مەسایلی فەرهەنگی و کولتوری لە ئێران باس بکەین. هەروەکو هەمووان ئاگادارن لە تاریخی زیاتر لە 3 دەیە کۆماری ئیسلامی ڕژیم بە شێوەهای جۆرەزۆر لە ڕێگەی داسەپاندن و هەڵ بۆ نەهادینەکردنی کولتورێکی دژەژنی لە ئێران هەوڵی داوەوە ئەمەش هەموو لایەنەکانی گرتوۆتەوە سرفەن ڕنگ بێ ناچێتە چوارچەوەی خانەی ژنانی ڕاگەیان کار و میدیاکار هەر لە درێژەی سەپاندنی کولتوری پیا و سالارانەوە هەوڵ بۆ دامەزراندنی سیستمێکی پاشکەوتو دواکەوتووە دژەژن کۆماری ئیسلامی لە چوارچێوەی سیاسەتی ئینقلابی فەرهەنگی کە لەلایەن خومێنی و ڕاستەوخۆ باسی لێوکراوە هەموو لایەنە دەسەڵاتدارەکان و بەتایبەت لایەنە ئەمنی و دەستگا ئەمنیەکانی سەر بە سپای پاسەرانی ئەو کات هەموو هەوڵی خۆیان خستەگەڕ تاکو و ژنان بۆ جارێکی دیکە پاڵ پێوە بنێن بۆ ژووری ماڵەکان و ڕێگە و سیاسەتی 1400 ساڵی کۆنەپەرستی لە ئێران حاکم بکەن و هەوڵ بدەن ژنان تەنیا لە چوارچەوەی ماڵدا قەتیس بکەنەوە لەمەوە بەدواوە ژن نەتوانێت ئەو دەورە سەرەکییاوەکو ئینسان لە کۆمەلگایەکی پێشکەوت و دموکراتدا هەیە بگیڕە. سیاسەتی ئەم سێدەیە زیاترەی کۆماری ئیسلامی بەنسبەت ژنان بە جۆرێک خۆی خزاندووەتە ناو تەنانەت چوارچەوەی ماڵەکان و ئەگەر بەورتر لێی بڕوانین بۆمان دەردەکەوێت کە پێشێلکاری مافەکانی ژنان لە چوارچەوهای جۆرا و جۆر بۆ نمونە ئەگەر سەرنجێکی کورد بدەینە کتێبەکانی ئەوڵی سەرەتایی تا 5 سەرەتایی بۆمان دەردەکەوێت کە هەر لە سەرەتاکانی چوونە مەکتەب یا چوونە قوتابخانە و خوێندنگا بۆ کەسان ئێمە شاهێدی هەڵاوەرن و تەبعیزێکی هەمەلایانین لە دژی ژنان و ژنان بەردەوام وەکو کارەکەری پیا و یاوکو کەسێک تەنیا لە چوارچەوەی ئاشپەزخانە و ماڵدا لە هەوڵی بەخێوکردنی منداڵدا بێوە تەنیا ئەو چوارچەوە و مەسئولیەت و بەرپرسیایەتیان بۆ دیاری کردووە. ئەمەش بە جۆرێک لە زۆر ئەکان دەتوانم بڵم سەلمێنەری واقعیەتی سیاسەتی کۆماری ئیسلامی بووە بۆ هەوڵ بە سیاسەتی بنیادگەرایانە و فەندەمنتالیزمی ئیسلامی کە کۆماری ئیسلامی بەردەوام لە چوارچەوەی سیاسەتی دژەژنی خۆیدا و لە چوارچەوەیەکدا پیادەی کردووە کە تا ئێستاکە هیچ بەرهەمێکی نەبووە بۆ ژنانی ئێرانی. بەڵام ئەوەی کە ئێستاکە بەوردی ئێستاکە هەوڵەکان زیاتر هاتۆتە ئاراوە تاکو و بەشێکی زۆر لە چالاکانی سیاسی و ڕۆژنامەنووسانی ژن بخرێنە زیندانەوە. ئەوەش تەنیا لام وابێ بۆ مەسەلەی ژنان ناگەڕێتەوە بە درێژایی سێدەی ئەخیر کۆماری ئیسلامی بەردەوام لە هەوڵی ئەوەدا بۆ تاکو کۆمەڵێک ڕۆژنامەی زەرد و کۆمەڵێک ڕاگەاندنی زەرد تایبەت بەخۆی هەبێەوە بتوانن بە شان و باڵیدا هەڵبڵێنەوە هەمیشە ڕێگر بووە لە گەردشی ئازادانە یا گەڕانی زانیاریەکان بە شێوەیەکی ئۆتۆماتیک و علمی و بە ئاسایی و هەمیشە هەوڵی ئەوە بۆ ڕێگر بووە لە دانی زانیاری دانی هەواڵی دروست لە هەمان کاتدا لە بواری ڕاگەاندنە هەموو هەوڵی ئەوەداوە هەمووی لە منۆپۆل و لە پاوانی خۆی دابێەوە ئیجازە نەدا بە هەر ڕاگەاندنکارێک و هەر میدیایەک و تەنانەت بۆ مۆڵەتی ڕۆژنامە نووسێکی سادەگە سەرنجستان دابێت کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵی ئەوە بووە کۆمەڵی خەڵک کۆمەڵی فاکتەری بۆ دیاریکرابێت کە بە تەواوی توانە دەبێت حتممە سیاستەکانی کۆماری ئیسلامی قبول بێەوە لە حەودانە فیلترەوە پەڕێنێتاک و بتوانێت ڕۆژنامەیەک دەربکەوە لە عینی دەرکردنی ڕۆژنامەکەش تاوجێ بۆمان دەرەکەوێت هەر شتێک بە زۆرێک لە زۆرەکان دژایەتی بێ لەگە سیاسەتی کۆماری ئیسلامی بەتایبەت سیاسەتایی کە تایبەتی بۆتە ئەسڵێک لە وەلایەتی فەقیه دەست بە یا ڕۆژنامە نووسەکە یا ڕۆژنامەکەەوە یا خودی ناوەندە ڕاگەاندنەکەدا دەخەن و بەشێکیشان دەگرن و حکمیان پێدەدەن. ئێستاکەش بە لە بەرچاوگرتنی پەرەسەندنی بواری ڕاگەاندن لە هەموو بارەکاندا ڕۆژنامە نووسانی ژنی ئێرانی خۆشبەختانە توانیوانە عەلاڕەغمی هەموو سەرکوب خافەقانێکە لە کۆماری ئیسلامیدا حاکمە چالاک بن لە بەشێکی زۆر لە ڕاگەاندن و میدیا و
ڕۆژنامەکاندا و ئەمەش ترسێکی لە کۆماری ئیسلامیدا بۆجوو تێناوە کە ڕۆژ بە ڕۆژ بەپێی ئامارەکان ژنان توانیوانە لە ئاستی جۆرە جۆرە نەخشی باش و بەرسایان بگیڕن. بۆ نمونە لە بیرمان نەچێت لە 1-2 ساڵی ڕابردوودا ئێمە ئامارەکان پێمان دەڵێن کە بەشێکی زۆری کسان و ژنانی ئێرانی و بەتایبەت کوردستانی ڕویان کردوتە زانکۆکانی ئێران و ئەمەش ترسێکی گەورەی لە دڵی بەرپرسانی جمهوری ئیسلامی نەهادی نەکردووە بم بۆنەوە هەموو هەوڵیانەوەیە تاکو بتوانن ڕێگەی ڕاگەاندن و ڕێگەی میدیا لە ژنان بگرن و ڕێگە نەدەن تەنانەت ژنان لەو چوارچەوە دیاریکراوە و قەتیسکراوە و وا بۆیان دیاریکراوە چالاکی بنوێنن. ناڕەزایەتی بەرامبەر بە گرتنی ڕۆژنامەنووسانی ئێرانی. هەواڵنێرانی بێسنوور لە شەپۆلی نوێی بانگهێشت و گرتنی ڕۆژنامەنووسان لە ئێران نیگەرانی و ناڕەزایەتی خۆی دەربڕیوە. بە گرتنی 3 ڕۆژنامەنووس لە 2 حوتەی پێشوو ژمارەی ڕۆژنامەنووسانی زیندانی لە کۆماری ئیسلامی بۆ 65 کەس بەرز بووەوە. هەواڵنێرانی بێسنوور لە ڕاگەیاندراوێکدا کە ڕۆژی دووشەممە 6 گەلاوێژ بڵاوکرایەوە باسی لە شەپۆلی نوێی گرتنی ڕۆژنامەنووسان و وێبلاگنووسانی لە ئێران کردووە. لە حوتەی ڕابردوو 3 ڕۆژنامەنووسی ئەمریکایی و ئێرانی لە تاران دەست بەسەر کران. جەیسۆن ڕەزاییان یەکێک لە ڕۆژنامەنووسانی گیراو لە ئێران لەگەڵ ڕۆژنامەی ئەمریکای واشنگتۆن پۆست هاوکاری دەکرد. هاوسەری جەیسۆن یەگانە ساڵحی بەڕەگەز ئێرانی و هاوکاری بلاڤۆکی ئینگلیسی زمانی نەشناڵ لە وڵاتە یەکگرتووەکانی عەرەبیش دەست بەسەر کراوە. لەگەڵ ئەو دوو کەسا وێنەگرێکی هەواڵنێر و هەروەها شوێنی گیرانی ئەم 3 کەسە لەلایەن بەرپرسانی پەیوەندیداری کۆماری ئیسلامی بە فەرمی ڕاگەیاندراوە. ئەم کارە بە وتەی هەواڵنێرانی بێسنوور پێشێلکردنی ئاشکرای یاسای نەتەوەیی و نێونەتەوەیەکان لەلایەن کۆماری ئیسلامیەوەیە. چەند ڕۆژ پێش لە گرتنی ئەم 3 هەواڵنێریە ساجدە عەرەبسورخی ڕۆژنامەنووس و وێبلاگنووس کە پاش بانگهێشکردنی لەلایەن دادسەرای زیندانی ئێڤین 27 پوشپەر بۆ تێپەڕاندنی سزای 1 ساڵەکەی خۆی بۆ زیندانی ئێڤین نێردرا. ئەم ڕۆژنامەنووسە ماوەیەک لە فەڕەنسا بووە و پاش گەڕانەوەی بۆ ئێران فەرمانانی 1392 هەتاوی بە چەندین جار لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسداران بانگهێشت و پێچینەوەی لێکرا بوو. بەوتەی دایکی ئەم ڕۆژنامەنووسە لە کاتی نیشتەجێبوونی لە فەڕەنسا بە شێوەی ناڕاستەوخۆ بە تاوانی پرۆپاگەندە دژ بە ڕژیم ساڵێک زیندانی بەسەردا سەپا. پێش لە ساجدە عەرەبسورخی مەرزیە ڕەسوڵی لە ڕێکەوتی هەفتەی پوشپەر بۆ تێپەڕاندنی 2 ساڵ زیندان و لێدانی 50 زەربەشەلاق بۆ زیندان ئێڤین بانگهێش کرابوو. لە ڕێکەوتی 29 جۆزەردان ڕەحانە تەباتەبایی ڕۆژنامەنووسی پێشووی شەرق بۆ تێپەڕاندنی 6 مانگ زیندان و لە ڕێکەوتی هەفتەی جۆزەردانیش مەهناز محەممەدی هەواڵنێر و دیکۆمنتار بۆ تێپەڕاندنی بڕیاری سەپاندنی 5 ساڵ زیندان بۆ زیندانی ئێڤین نێردران. ڕۆیا سابری نژاد نیکبەخت و فەریدە شاهگلی 2 ڕۆژنامەنووسی دیکە کە ڕەگەزنامەی بیانیان هەیە کە بە هۆکاری چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و یادنووسەگەلێک لە فەیسبوک گیران و سزای زیندانیان بۆ بڕاوەتەوە. سابری نژاد کە ڕەگەزنامەی ئێرانی و بریتانیایی هەیە کاتی گەڕانەوەی بۆ ئێران بە مەبەستی دیداری بنەماڵەکەی دەستگیر کراوە. سابری نژاد لە ڕازبەری 1392 هەتاوی لە زینداندایە و لە ڕێکەوتی 6 جۆزەردانی 1393 لەلایەن لەقی 28 دادگای ئینقلابی تاران بە 20 ساڵ زیندان سزا درا. ئەم ڕۆژنامەنووسە 47 ساڵ تەمەنا تەنیا بەهۆی نووسینی ڕستەی هەموو شتێک لێرە ئاینزایە لە فەیسبوک بە چالاکی دژی ئاسایشی نەتەوەیی و بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام تاوانبار کراوە. لە هەمان ڕۆژ 6 جۆزەردان لەقی 28 دادگای ئینقلابی تاران حوت وێبلاگنووسی دیکەیان بە سزاگەلی قورسی زیندان مەحکوم کردووە. ناوی ئەم کەسانە ئەمیر گوڵستانی، مەسعود قاسمخانی، فەریبۆرس کاردافەر، مەسعود سەید تالبی، مهدی ڕەشەهەر، نەغمە شاهی سۆندی شیرازی ڕاگەیاندرا. نەغمە شاهی سۆندی شیرازی بە 7 ساڵ و 91 ڕۆژ زیندان یەکلایی سزادرا. فەریدە شاهگۆلی کە ڕەگەزنامەی ئەڵمانی هەیە لە ڕێکەوتی 31 گوڵانی 1393 هەتاوی بۆ تێپەڕاندنی 3 ساڵ زیندان بۆ زیندانی ئێڤین بەڕێکرا. ئەو بە تۆمەتگەلێکی وەکو پرۆپاگەندە دژ بە ڕژیم بێڕێزی بە خامنەیی بە هۆکاری بڵاوکردنەوەی کۆمەڵێک بابەت لە فەیسبوک لەلایەن لەقی 28 دادگای ئینقلاب وەکو تاوانبار ناسراوە. فەریدە شاهگۆلی لە پاش 25 ساڵ نیشتەجێبوون لە ئاڵمان لە ساڵی 1391 بۆ دیدار لەگەڵ بنەماڵەکەی بۆ ئێران گەڕایەوە کە هەر ئەو کات دەست بەسەر و چوونی بۆ دەرەوەی ئێران قەدەغە کرا. ڕەزا موعینی بەرپرسی بەشی ئەفغانستان و ئێران و تاجیکستان هەواڵنێری بێسنوور دەڵێت لەگەڵ 65 ڕۆژنامەنووس و شارومەندی وێبلاگنووسی زیندانی ئێران یەکێک لە 5 زیندانی گەورەی جیهان بۆ چالاکانی میدیایی و گەورەترین زیندانی جیهان بۆ ڕۆژنامەنووسان و وێبلاگنووسانی ژنە.
بەوتەی ڕەزا موعینی دەستگای دادوەری بە هاودەستی لەگەڵ سپای پاسداران و هێزەکانی وەزارەتی ئیتلاعات مافی ڕۆژنامەنووسان و وبلاگنووسان پێشێل دەکات. هەواڵنێرانی بێسنوور بە تایبەتی نیگەرانی بارودۆخی سەبا ئازەرپەیک کە لە ڕێکەوتی حوتی جۆزەردانی 1393 هەتاوی لە زیندان بەسەر دەبات و تا ئەوڕۆ شوێنی گرتن و دەستگای پەیوەندیدار کە گرتوویەتی بە شێوەی فرمی ڕانەگەیەندراوە. سەبا ئازەرپەیک لەگەڵ ڕۆژنامەی ئێعتماد و مانگنامەی تجارەتی فەردا هاوکاری دەکرد. سەبا لە ڕۆژانی 29 و 30 سەرماوەرز لە لەقی 28 دادگای انقلابی تاران بەبێ بوونی پارێزەر دادگایی کرا. ئازەرپەیک پێشتریش بۆ ماوەیەکی کورت دەستگیر و پاشان ئازاد کرا. بەپێی ئەو زانیاریانە هەواڵنێری بێسنوور کۆیان کردوێتەوە سەبا ئازەرپەیک لە پەیوەندی بە ئامادەکردنی راپۆرتێکی لێکۆڵینەوەی سەبارەت بە میدیای ئەمنیەتی ڕێنمایی و پاڵپشتی کرا و لەلایەن سپای پاسداران و هێزەکانی وەزارەتی ئیتلاعات گیراوە و بەتوندی لەژێر گوشاردایە. بەوتەی هەواڵنێرانی بێسنوور ئەم دوو دەستگا ئەمنیەتیە بە هاودەستی دەستگای دادوەری زیاتر لە 50 ڕۆژە کە ئەم ڕۆژنامەنووسە گەنجەیان بە پێشێلکردنی تەواوی یاسا نەتەوەیی و نێونەتەوەیەکان چاوەدێری بەسەر مافی مرۆڤ لە گرتوخانەیەکی نەهێنی کە شوێنەکەی بە شێوەی فرمی ڕانەگەیەندراوە لە شوێنێکی نادیار و شاراوە ڕایان گرتووە. لە دەرفەتێکی کورت کە لە ڕۆژی دادگاییکردنەکەی بە بنەماڵەکەی دران بارودۆخی ڕۆحی و جەستەیی ئەم ڕۆژنامەنووسە بە مەترسیدار ڕاگەیەندراوە. مێژووی زیاتر لە 3 دەیەی ڕژیم لە لایەکەوە لێستەنەوەی مافی دادوەری لە ژنانەوە بگرات تا دەگاتە کردنی تیزاب بەسەر ژنان لەلایەن دار و دەستەی بەسیجەوە و لە هەمان حاڵدا هەوڵدان بۆ چەسپاندنی یاسای دژەژنی و بەتایبەتی ڕاگررتنی ژنان نەماڵەوە و بێمافکردنی ژنان وەک نیوەی کۆمەڵ لە مافی بەرامبەر و هەروەها جیاکردنەوەی پارک و ئۆتۆبوس و تەنانەت پیادەڕەوەکان و هێنانە ئارایی گەڵاڵەی نادیموکراتیکی بەناوە پشتیوانی لە بنەماڵە و لەم دوایانەشدا گەڵاڵەی بەخۆجێیکردنی جنسیەتی خوێندکارانی کچ و هەروەها جیاکردنەوەی ژنان و پیاوان لە شوێنی کارکردندا کە لەلایەن خالیباف شارداری تاران هاتە ئاراوە سەلمەنەری دواکەوتووی حاکمانی ئێران و سیستمی دژەژنی کۆماری ئیسلامیە. لە لایەکی دیکەوە و پاش هاتنە سەرکاری حەسەنی ڕوحانی وەکو سەرۆک کۆماری ئێران دۆخی ژنانی ڕۆژنامەنووس تا دێت زیاتر بەرتەسک دەبێتەوە و هەواڵەکان باز لە دەست بەسەرکرانی ژنانی ئەو بوارە و بەندکردنی چالاکان و چالاکانی ڕاگەاندن لە زیندان دەکەن. پرسیاری دووهەمانەوەیە ئێران یەکێک لە گەورەترین وڵاتانە لە بواری سەرکوت و دەست بەسەرکردنی ژنانی ڕۆژنامەنووس تا ئێستا ئەنجومەنی سنفی ڕۆژنامەوانانی کۆمەڵگەی جیهانی پشتیوانن لە ڕۆژنامەنووسانی ئێرانی کردووە. بێگومانەوەی کە ئێران زیندانی ڕۆژنامەنووسانە شتێکی تازە نییە ڕەنگ بێتەنیا بۆ چوارچەوەی ژنان و فعالیەتی چالاکانی ژنانی ڕۆژنامەنووس نەگەڕێتەوە. هەر ئێستاکە ئاگادارن بەپێی ئاماری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کۆماری ئیسلامی 65 زیندانی و بلاگنووسی لە زیندانەکانی خۆیدا ڕاگرتووە ئەو پەڕی هەوڵی خۆی دەدا حکمی قورس و درێژماوەشیان بەسەرا پسەپێنێ بۆ منە لە 1 دومانی ڕابردوودا هەر لە سەبا ئازەرپەیکەوە دەستی پێکرد شەپۆلی گرتنی ڕۆژنامەنووسان و تەنانەت ئەگەر هەڵم نەکردبێ مەرزیە ڕەسوڵی جیا لە حکمی 2 ساڵ و زیندانیەکەی 50,000 بە شەلاقیشی بۆ بڕاوەتەوە سەرفەن بە حکمی چالاکی ڕۆژنامەنووسی لە ئاستی ئێراندا. بەڵام ئەوەی کە چەندە ڕێکخراوە جیهانیەکان پشتیوانی لە ڕۆژنامەنووسان و لە چالاکوانانی فەرهەنگی ژنان دەکەن بەڵێ ڕێکخراوی پەیامنورانی بێسنوور بە شێوەی جیاجیا تا ئێستاکە هەوڵی داوە لە تۆی کۆمەڵی ڕاگەاندن و بەیانی جیاجیا هەوڵ بدات و فشار بخاتە سەر کۆماری ئیسلامی بۆ ئازادکردنی ڕۆژنامەنووسانی ژنان و بەتایبەت ڕۆژنامەنووسان بەگشتی. لەبیرمان نەچێت کۆماری ئیسلامی ئەساسەن فونداسیۆنەکەی لەسەر دژایەتی بیرروڕا ئازادی بیرروڕا ئازادی ڕاگەاندن دامەزراوە هەر شتێک لە چوارچەوەی گردشی ئازادانی زانیاری و هەواڵی ڕاست و دروست بێ موافقەتی لەگەڵ ناکە و دژاتی لەگەڵ دەکە. ئەمە تا حدێک بگاتە ئاستێک کە تەنانەت ئەگەر ژنانیش بێنە پێی فعالیەت و چالاکی ڕۆژنامەنووسی بکەن بێگومان دەتوانم بڵێم باڵی ڕەشی زیاتری کۆماری ئیسلامی دادەسە پێ بەسەریانەوە. تاریخی سێدەی ئەخیری جمهوری ئیسلامی حاشا هەڵنەگرێت لەوەی کە ئەم ڕژیمە هیچ کات کۆتایی نەکردە لە دژی ڕۆژنامەنووسان و بەتایبەت ڕۆژنامەنووسانی ژن لەم ماوەی ئەخیرەدا لەبیرمان نەچێ ماوەیەک لەوە پێش بوو ماڵ فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتیە پێیجە دروست کرابوو بەناو ئازادی یاواشەکیە زەنان. ئەمە بە جۆرێک تا ئەندازەی هاتارەوە کە بەشێکی زۆر لە بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی تەنانەت ئاخوندە سەرەکی و بەرزەکانی لە نوێژی هەینیە دژایەتیان لەگەڵ نواندووە ئەمەیان بە مەترسیەکی گەورەی فەرهەنگی بۆ سەر کۆمەڵگای
ئێران دادەنا گومان لەوەدا نیە ئەوەی ژنان دەیکات لە ئاستی فەرهەنگی و لە چالاکی لە بوارە جۆرەکانەوە بەتایبەت چالاکی لە ئاستی ڕاگەاندنە کۆماری ئیسلامی زیاتر لێی دەترسێ بە حکمیەوە ئەم زیاتر لە 30 ساڵە لە هەوڵی دامەزراندن و نەهادی نەکردنی سیاسەتێکی درێژندایە بۆ نمونە بەردەوام هەوڵی داوە تاکو ژنان زیاتر لە هەمیشە لە کونجی ماڵەکان ڕاگرێت لە بیرمان نەچێت جێگەی وە بیرهێنانەوەشە پێویستە بوترێ و زیاتر ئاماژەشی پێ بدرێت ئەویش ئەوەیە لە دەورانی ئەحمەد نژادا هەوڵێکی یەکجار زۆر درا بەناو تەفکیکی جنسیەتی لە دانشگاکاندا لە ناو ئۆتۆبوسەکاندا جیاکردنەوەی پارکەکان و جیاکردنەوەی مەزموعەیەک لە ئەماکەنی عمومی تاکو ژنان بە جۆرێک جیا بکەنەوە لە کۆمەڵە فەرهەنگی پێشکەوتن خوازانە و مۆدێرن و تەنانەت لە چەند هەفتەی ڕابردووشدا لە بیرمان بە قاڵیباف شارەداری تانان گەڵاڵەیەکی تازەی دەرکرد کە بۆتە کێشە و ململانەیەکی زۆر و مشتومڕێکی زۆری لەسەرکراویش ئەوەیە جیاکردنەوەی ژنان و پیاوانە لە دەستگا ئیداریەکان تاکو ژنان بەجێ و پیاوان بەجیا فعالیت و چالاکی بکەن بەگشت ئەمانەوە ئەوەندەی تا ئێستاکە کاری عمومی و بەتایبەت ناوەندە مافی مرۆڤی و چالاکانی مافی مرۆڤ لە ئاستی دنیادا هەوڵیاندا من پێم وایە دەبێت زیاتر لە هەمیشە هەوڵ بدرێەوە بەتایبەتدا لە ئێستاکەدا کە مذاکراتی نێوان کۆماری ئیسلامی گروپ 51 لە ئارادای هەموو هەوڵەکان ئەوە بێکە لایەنی مافی مرۆڤی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران زیاتر بەرجەسە بکرێتەوە کۆماری ئیسلامی زیاتر و بەرپرسانی ناوەند و ڕێکخراوە مافی مرۆڤیەکان لە ئاستی دنیادا بەتایبەت ئەحمەد شەهید دەبێت زیاتر لە هەمیشە هەوڵەکانی بخاتە گەڕتاک و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ نەکەوێت دەژێر سەبەری مذاکراتی ئەتۆمی بەگشت ئەمانەوە پێم خۆشە بڵێم عەلارەغمی تەواوی ئەو سەرکوت و خەفەقانەوە لە دژی ژنان هاتۆ تاراوە خۆشبەختانە مەشاهدی چالاکی بەردەوامی ژنانی لە شێوازی جۆراوجۆر لە دامەزراندنی نەهادها و دامەزراوەهای جۆری فەرهەنگی و ئەمەش نیشانەی ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ بە خۆشیەوە ژنانی کۆمەلگای ئێمە وردە خواناغەکان تێپەڕ دەکەن و توانیویانە کۆمەڵێک دەستکەوتی گرنگ و بەنرخ لە هەموو بارەکاندا بەدەست بێنن. هەر سەبارەت بەم پرسە هەواڵێرانی بێسنوور لە نامێکی سەراوەڵا بۆ کۆمسیاری باڵای مافی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان خوازیاری ئەوە بوون کە لەسەر بارودۆخی نالەباری ئازادی زانیاری گەیاندن لە ئێران و سەرکوتی کۆمەڵگەی مەدەنی لە وڵاتە کاردانەوە نیشان بدات. هەواڵێرانی بێسنوور لە نامەی سەر ئاوەڵا بۆ ناوی پیلای ویڕای ئاماژە بە پێگەی ئەو ڕێکخراوێ لە بواری زانیاری گەیاندندا داوایان لێ کردووە زیاتر سنج بدرێتە سەرکوتی ڕۆژنامەنووسان و بەگشتی کۆمەڵگەی مەدەنی و پەرەسەندنی سانسۆری ئینتەرنێت لە ئێراندا. هەر لە درێژەی گوشارەکان بۆ سەر ئێران سەبارەت بە زیندانیکردنی ڕۆژنامەنووسان 7 کەس لە کارناسانی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانیش لە ڕاگەیەندراوێکی هاوبەشدا ناڕەزایەتیان سەبارەت بە دەستبەسەری ڕۆژنامەوانانی ژن و چالاکانی مەدەنی دەربڕی. پارێزەرانی مافی مرۆڤ لە ڕاگەیەندراوێکدا کە ڕۆژی هەینی 8 ئاگۆست بڵاوکرایەوە ڕایاندگاین کە ڕێکەوتی 22 مەی 2014ەوە لانی کەم 36 ڕۆژنامەوان وێبلاینوس فیلمساز و نووسەر کە زۆربیان چالاکی مافی مرۆڤن بەهۆی چالاکی ڕۆژنامەوانی یان تەنها بەهۆی ڕادەربڕین لەسەر تۆڕە کۆمەڵاتەکان دەست بەسەر و زۆربیان بە تاوانی کۆبوونەوە و هەوڵدان بە دژی ئەمنیەتی گشتی سزا دراون. هەروەها ڕانگەیاندۆ هەندێک لەو کەسانە لە ژووری تاکە کەسی یان شوێنی نادیار بە تۆمەتی بێبنەما دەست بەسەر کراون و زۆرێک لە دادگاکان بەبێ بەشداری پارێزەر بەڕێوەبراوە و سەرەڕای سزای زیندانی لانی کەم 1 کەس لەوانە کە ژنە سزای 50 زەربە شەلاق و کەسێکی تر سزای ئێدامی بەسەردا براوەتەوە. بینەرانی عزیز و خۆشەویست هاتینە کۆتایی بەرنامەی تەوارەکان تا دیدارێکی تر هەر شاد بن.